اللي بيمنا عزیزە کان چۆنن باشن هیوادارم هەمووتان باش بن ئەمڕۆ ئێمە لەیەکێک لە قوتابخانەکانی شاری سلێمانی ئەمانەوێ هەنێک گفتوگۆ بکەین لەگەڵ مناڵان بزانین تا چەندێ پابەندن بە ناخواردنەوە تا چەندێ نانی بەیانی گرنگە بۆیان و نانی بەیانیە خۆن ئەمانەوێ هەنێک گفتوگۆیان لەگەڵا بکەین و بۆی ئێمەش کەمێ زانیاریان لێوەرگرین فەرموون چۆنی باشی ناوت چییە شارە چۆنی باشم نەناسی ئافەرین منیش تۆ ناسم تۆش ناو شارایە وایە بەڵێ شارە باشە پێم بڵێ تۆ نانی بەیانیان نەخۆی بەڵێ ئافەرین بۆچی گرنگە نانی بەیانیە بخۆین سوودی زۆرە بۆ جەستەمان بۆ مێشکمان لەبەرەوەی ئەگەر ئێمە بەسکی بەتاڵ بین بۆ قوتابخانە هیچ ناچێتە مێشکمانەوە وایە ئافەرین ئەی باشە ئەبێ مناڵ بەسکی بەتاڵ بێ بۆ قوتابخانە ئافەرین زۆر باشە دەست خۆش یەکچەم لە کای بۆ شارە چۆنی باشی ناوت چییە گوڵی ئەی لەو گوڵە جوانە گوڵی لە پۆلی چەندی لە پۆلی پێنجی ئافەرین گوڵی ئەی تۆ نانی بەیانیە خۆی باشە زیاتر چییە خۆی نانی بەیانی زیاتر ماست زۆر خۆشە وایە سوودی زۆرە باشە تۆ هەوڵ بە لە بری ئەوەی شیر لە بریەوەی کە چاپ خۆی شیر بخۆ یان پەرداخی شەربەت بخۆ بۆی وزەی زیاتر بێتە جەستە باشە ئافەرین گوڵی جان شتێکمان پێشکەشەکەی ئەدی گۆرانی نیشتیمان ئەو خاکەیە کە باپیران باو باپیرەمان تێدا ژیاون ئەو هەواکەی فێنەکە گوڵی زۆر جوانی تیا دەڕوێت نیشتیمان جگەلەوە شوێنەواری دێرینی زۆرە ئێمەش دەبێت ڕێز لە نیشتیمان بگرین ژینگەکەی بە پاکخوانی ڕابگرین ئافەرین مناڵان ئەو زانیاریەتان وەرگرتیەوەش لە گوڵی هەوڕێمەوە زۆر زانیاریی زۆر باش بوو بۆ هیوای بکەم و تا سوودان لێ بینی بێ زۆر سپاس گوڵی گیان یەکچەم لێ قایم بۆ گوڵی دەست خۆش سارینا چۆنی باشی ئێوە دوانن ئاها کامتان لە کامتان گەورەترن تۆ لەو گەورەتری چەند دەقە 2 دقە تۆ پیر بووی لە چاوەوە وایە کە جوانن باشە ئێوە یەکتری تا زۆر خۆشەوێ ئاها باشە ئێوە هەردووتان حەسان لە هەمان ڕەنگە تۆ حەزەکە چ ڕەنگەکاتی وەرە بەنهێنی پێ بڵێ سوور
ئەی تۆ حەزت لە چ ڕەنگەکە؟ سوور. ئەو وتی حەزم لە شینە. گاڵتاکە بەیش وتی حەزم لە سوورە. باشە ئەی تۆ حەزت لە چ خواردنێکە؟ زیاتر وەرە بە جۆمە بیڵێ. برنج و فاسۆلیا وایە؟ حەزت لە برنج و فاسۆلیا نییە؟ ئەی مریشک. مریشک ئەی تۆ حەزت لە چییە؟ مریشک. ئەی وەکو یەک حەستان لە شتە وایە؟ باشە پێم بڵێن. تۆ بەیانیان نانی بەیانی خۆی؟ ئەنجایی بۆ قوتابخانە؟ ئافەرین. باشە ئەگەر نانی بەیانی نەخۆی چی دروستە بێ؟ بۆنی دەمان ناخۆشە بێ وایە؟ بێچکە لەوە توانای خوێندنمان نابێ ناتوانین لە پۆلا دانیشین و گوێ لە مامۆستا بگرین وایە؟ ئەی ئافەرین من ئێوەم زۆر خۆشەوێزانی. ئێوە دوانەیەکی زۆر عاقڵ و ژیرن بۆ هیوایە بکە هەمیشە ئەوە بەیەکەوە بن و وانەکانی شان بە باشی بخوێن باشە؟ یەکچەم لێ قایم بۆم دۆڕێمە. چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ بەستە؟ ئەیان ناوەکەی زۆر کوردی و خۆشە زانی ئەوڕێیان بەسە لە پۆلی چەنی؟ 5 هەر بێژی بەسە. باشە تۆ کە لەخەوە هەستای چیەکەی؟ نانەخۆم. ئەی دەموچاوە ناشۆی؟ ئافەرین کە لەخەوە سایە بێ دەموچاوە بشۆی ئاو بکەیتە دەمتەوە ئاو بکەیت و ئاوەکە بکەیتەوە دوایەوە چی بکەی؟ جانیشی لەسەر سفرە چی بخۆی؟ نانی بەیانی بخۆی وایە؟ ئافەرین. باشە تۆ زیاتر حەزت لە چییە لە نانی بەیانیە؟ ماست. ئافەرین ماس گرنگە هێلکە گرنگە گوێز گرنگە پەنیر گرنگە ئەبێ هەموو شتێک بخۆی نێمە لەبەرەوەی هەر شتە و بە ڕێژەی خۆی ڤیتامینی تایە وایە؟ ئافەرین هەر بشی یەکچەم لێ قایم بۆ ماوڕێمان. چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ لیا. چۆنی؟ باشی؟ لیا تۆ بەیانیاکە هەڵەسی لە خەو دوایەوەی کە نانە خوارد چیەکەی؟ خۆمە گۆڕم. ئەی دانە ناشۆی؟ داشۆر نەبیر چوو؟ خۆمە گۆڕم جەدەمش. نا دانە بشۆ ئەنجە خۆ بگۆڕە. باشە؟ ئافەرین. باشە تۆ نانی بەیانی خۆی؟ بەڵێ. زیاتر چییە خۆی؟ پەنیر. پەنیر زۆر باشە. ئەگەر توانی و ڕۆژانە سێوێکی سەوز لەگەڵ خۆتا بکەرە چاتاکەتەوە بۆ ئەوەی لە قوتابخانە بیخۆی باشە؟ لەبەرەوەی سێوی سەوز ڤیتامینی زۆر باشی تایە مێشکمان چالاگەکاتەوە وزەی زۆر باشیە بە جەستەمانە باشە؟ یەکچەم لێ قایم بۆ ماوڕێمان. چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ ڕۆز. ڕۆز چۆنی؟ ڕۆز ئەو چییە؟ قەڵەمدانە. ئەی چییە ئەو شتە؟ گۆی زەویە وایە؟ ئەدی قارەی ئاسیان پێبشانە. کامەیە؟ دەی کوڕە ڕۆزەوە تا ئەو زەردێ ئەو زەردە وایە؟ ئەوە قارەی ئاسیا کیشوەری ئاسیا وایە؟ باشە وڵاتی عێراق لەسەر چ کیشوەرێکە؟ ئاسیا یان ئەوروپا؟ ئاسیا تۆ شتانە لەکوێ زانی؟ لە کۆمەڵایەتی. ئافەرین مامۆستاکەتان فێری کردووی وایە؟ هەر بشین. باشە ڕۆز پێم بڵێ تۆ بەیانیاکە هەڵەسی لە خەویە بۆ قوتابخانە یەکسەر لە خەوە سای جەنتاکەوە لەگری توێ بوێرە؟ ئەی چیەکەی؟ دانەمەشە نانەخۆم. نانیشە خۆی؟ زۆر باشە. باشە ئەگەر ڕۆژێک بێ بۆ ئێرە و نانە نەخوارد بێت چی لێ بەسەریە؟ بۆنی دەمێ. ئافەرین بۆنێکی ئەوەنە ناخۆش لە دەممان نییە دوایی هاوڕێکانمان بێزارە بێن مامۆستاکانیشمان لێمان بێزارە بن وایە؟ یەکچەم لێ قایم بۆ ڕۆزەی گیان. دەست خۆش. چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ ڤینا. چۆنی؟ باشی؟ ڤینا لە پۆلی چەندی؟ لە پۆلی 5. ئافەرین ڤیناجان. ڤینا تۆ هەموو ڕۆژێکی بۆ قوتابخانە هەموو ڕۆژێک بەیانیان یان نیوەڕوانن؟ نیوەڕوان و بەیانیانیشن وایە؟ باشە ئەو ڕۆژانەی کێ بەیانیانی فریای ناخواردنەکەوی لە ماڵەوە؟ باشە نانی بەیانیە خۆی؟ چییە خۆی؟ ماست. نان و ماست وایە؟ ئافەرین. باشە ئەی ئەبێ مناڵ بێ بۆ قوتابخانە و هیچ نەخوا؟ بۆ؟ لەبەرەوەی برسی دەبێ دوایی هەر لە خۆتەوە ئاوە
خەوەیەت و خەوە باتەوە وایە؟ ئافرین یەکچەم لێ قایم بۆ فیلایکیان چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ ناوم زیلانە. زیلان؟ زیلان لە پۆلی چەندی؟ من لە پۆلی پێنجم. لە پۆلی پێنجی؟ ئافرین زیلان ئێمە بێ کاسای لە قەو دایک و باوکاوتیان نانی بەیانی بخۆ با بچین بۆ قوتابخانە بڵێن نا گرنگ نییە ناخۆم یەکسەرە چ بۆ قوتابخانە؟ نەخێر نابێت دوایی ئەگە نانی بەیانی نەخۆی دوایی ڤیتامینت کەمە بێت. ئافرین وزە لە لەشتا نابێ ڤیتامین ناچێتە جەستەوە دوایی مێشکیش وانەکان باش وەرناگرێ وایە؟ ئافرین زیلان ئەدی چی پێشکەشەکەی؟ باسێک. ئەدی نیشتیمانی من ناوی کوردستانە من لە یەکێک لە شارەکانی کوردستان لەدایک لە نیشتیمانەکەم گەورە بووم و نیشتیمانی خۆم خۆش دەوێت. ئافرین گرنگە ئەوە مناڵ هەمووی شوناسی خۆی بزانێ هەمووی بزانێ نیشتیمانەکەی کوێیە ئەبێ ئێمە شانازیکەین بە نیشتیمانی خۆمان و نیشتیمانی ئێمە کوێیە؟ کوردستان یەکچەم لێ قایم بۆ ماوەیەمان دەست خۆش سوپاس چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ شەم ئەی گیان لەو ناوە خۆشە هەڵێ دەنیا گۆڕەکەم لە ڕێی خێڵان بێ نزیکە وارگەی جاف و گۆران بێ کێلێکی بەرزی بەقەد باڵای شەم لە ژوور سەرم بێ بێزیاد و بێکەم و شعری کێیە زانی؟ ئەوە هی وەلی دێوانەیە وایە؟ ئافرین ناوچی بوو؟ شەم ئافرین شەمگیان شەم لە پۆلی چەندی؟ لە پۆلی پێنجم. لە پۆلی پێنج زۆر باشە ئافرین شەم تۆ بانیەکەی بۆ ئێرە نانەخۆی؟ باشە ئەی گرنگە ئێمە ڕۆژانە میوە بخۆی نان بخۆی یان گرنگ نییە؟ گرنگە. بۆچی گرنگە؟ چکە وزەمان بێت. چونکە وزەیە بە جەسەمانە ئێمە ئەگەر نان نەخۆین توانای هیچمان نامێنێ وایە؟ ئافرین هەر بژی ئەی تۆ ناو چییە؟ لیا چۆنی؟ باشی؟ تۆ لەگەڵم هاوڕێتا زۆر هاوڕێتیتان باشە؟ باشە ئەگەر ئەو ڕۆژێک بێتە تەنیشتۆوە نانی نەخوارد بێ بۆنی دەمی بێزارە ناکە؟ ئافرین بۆ ئەوە گرنگە ئێمە چی بکەین کاتی بۆ قوتابخانە؟ نان بخۆین ئەگەر توانیشمان میوەیەک بخەینە جەڵتاکەمانەوە و لە قوتابخانە بیخۆین وایە؟ ئافرین ئەدی باشە ئێوە چی پێشکەشەکەن؟ شعر هەردووکتان بێکەوە؟ زۆر چاکە کەوتم سێ دەست پێ بکەن باشە؟ یەک دوو سێ ئەی ڕەقیب هەر ماوە قەومی کورد زمان نایشکێنە دانەری تۆپی زەمان نایشکێنە دانەری تۆپی زەمان قەومی کورد هەست دایە سەر پێ وەک دلێ تا بەخێر نەخشی بکات تاجی ژیان تا بەخێر نەخشی بکات تاجی ژیان کەس نەڵێ کورد مردووە کەس نەڵێ کورد مردووە کورد زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان یەکچەم ڕێ قایمیان بۆ لەبەر سوپاس بۆیەوە دەسە خۆش سوپاس چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ لیا؟ کۆ لیاکەی تر؟ ئەوش لیاکەی ترە لیا چۆنن؟ لیا چۆنی؟ باشی لیا ئەو مناڵانە کوێن؟ ئەو هاوڕێی تۆن؟ وەڵا ئەوم زانی هاوڕێی تۆن ئەی باشە لەم پۆلەیەکێ زۆر هاوڕێتە؟ سارینا وارینا چۆنن؟ دوانەکە ئەڵێی؟ وزمە دوایی لێم تێگەچێ کامیان سارینا و کامیان ئەرینایە با نەچمەوە بۆ لای سارینا وارینا باشە پێم بڵێ ئەوانە زۆر خۆشەوێ؟ باشە هاوڕێ و هەیە کە لێرە بانیان بێ بۆ قوتابخانە و نان نەخوا؟ ئەی باشە چی بەو مناڵاناڵی کە نانی بانی ناخۆن چ ڕێنماییەکیانەکەی؟ ئەبێ ئەگەر نان نەخۆن دوای ئەوە سکیان برسی ئەبێت و دەرسەکە زۆر ناچێتە مێشکیانەوە. ئافرین کە سکە بەتاڵ بوو مێشکیشە تااقەتی هیچی نابێت لەبەرەوەی وزە لە لەشتا نییە وایە؟ ئافرین کەواتە تۆ نانی بانیە خۆی وایە؟ زیاتر حەزت لە چییە لە نانی بانیە؟ زۆر حەزم لە پەنیرە. پەنیر زۆر خۆشە پڕ ڤیتامینە وایە؟ یەکچەم لێ قایم بۆ ماوڕێمە دەست چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ زینە؟ ئەو لە پۆلیا زینەی تریتیا بوو؟ لێرە نەبوو من هاوڕێیەکم هەیە ناوی زینەیە ئەویشە لە قوتابخانەیە
باشە زینە پێ بڵێ ئەگەر ئێمە نانی بەیانی نەخۆین چیمان لێت؟ ناتوانین دەرسەکەمان بخوێنین ناتوانین دەرس بخوێنین دوایی جەستەمان لاوازە بێ مێشکمان لاوازە بێ توانای بیرکردنەوەمان نامێنێ وایە؟ باشە تۆ میوە زۆرە خۆی حەزە لە چ میوەیەکە زۆرە؟ شلک ئافرین مناڵە بێ هەموو میوەیەک بخوا نەک بڵێ من ئەو میوەیان ناخۆم یان ئەو نانە ناخۆم لەبەرەوەی هەریەکە و بە ڕێژەی خۆی ڤیتامینی تەیە باشە؟ ئافرین یەکشە بڵێ قایم بۆ زینە دەست خۆش سوپاس چۆنی؟ باشم باشی؟ بەڵێ ناوت چییە؟ ئەرین ئەرین و تۆ هەموو ڕۆژی ئەوە پاک و خاوێن و جوانی بۆ قوتابخانە؟ بەڵێ ئەوە قژیش بە جوانی دانی؟ بەڵێ ئافرین دیارە بەیانیان تۆ نان خۆی ئەنجای بۆ قوتابخانە وا وزەیەکی باشە تایە وایە؟ بەڵێ ئافرین باشە پێم بڵێ ئەو مناڵانی کە نان ناخۆن و بێن بۆ قوتابخانە شتێکی باشەکەن یان شتێکی هەڵەیە؟ شتێکی هەڵەیە بۆچی؟ چونکە بۆنی دەمیانێت و لەشیان لاواز دوایی گەورەش نابێت وەنیە ئێمە ئەگەر نان نەخۆین گەورە نابێت چونکە بە ناخواردن و بەوە ناتوانین ڤیتامین و پرۆتین و شتانە وەرگین دوایە بچووکە بین و بچوک هەتا دیار نامێنی وایە؟ ئافرین هەتی چی پێشکەشەکەی؟ قوتابی ژیر ئێمە قوتابی ژیرین خاوەنی هۆش و بیرین شاگرتی ڕووناکین وێنەی دڵباکین خامە و کتێب و دەفتەر هەرسی دەخینە سەر پێم دەی بیرێتەوە قەیدا یەکچە بڵێ قای بۆ مەوڕێمە نیشاوە چەندەر شتم بیرەچێتەوە بیرکەوتەوە دەبێت پێی فێر دەبین زانستی ڕەوش ڕاستی مامۆسا ڕابەرمان فەرمانی لەسەرمان دەبێ بخوێن نەزانی لە بنبێنی هەر بژی یەکچە بڵێ قایمی بۆ لێمەنەوە دەست چۆنی؟ باشی ماشەڵڵا سیری و چاوە جوانەی کرد ماشەڵڵا ماشەڵڵا ناوت چییە؟ بابوو بابۆ؟ منیش برادێرێکمێ ناوی بابۆیە ئەویشەوە نەزیرەکە بەڵام لە تۆ تۆزە گەورەترە تۆ باشە پێم بڵێ نانی بانیە خۆی دێی بۆ قوتابخانە ئەی باشە میوە خۆی چ میوەیەک زۆرە خۆی؟ زیاتر حەزم لە سێو و پرتەقاڵ سێوی سەوز؟ من نەزانم تۆ حەزت لە سێوی سەوزە لەبەرەوەی وەکو چاوە جوانەکانە سەوزە وایە؟ ئافرین یەکچە بڵێ قای بۆ مەوڕێمە ئەی تۆ چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ سان تۆ لە پۆلی چەندی؟ لە پۆلی پێنج باشە سان کە لێرە ڕۆیشتیتەوە ئەگەر هیلاک بی ئەبێ یەکسەر بخەوی یان نان بخۆی ئەنجا بخەوی؟ نان خۆی ئەنجام ئافرین بۆچی؟ چونکە لەشمان پێویستی بە وزەیە لەبەرەوەی ئێمە لە قوتابخانە وزەیەکی زۆر بەفیڕۆین بۆیە پێویستە بە خواردن پڕی بکەینەوە وایە؟ ئافرین یەکچە بڵێ قای بۆ ماوڕێمان دەست بۆ چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ نالی؟ ئافرین نالی بزان مەزایی ناوی کێیە؟ شاعیرێک ناوی شاعیرێکی مەزنی کووردە ئێمە ئەبێ هەمومان شانازی پێ بکەین ئەبێ زۆرترین مناڵمان ناوی بنێین نالی بۆ ئەوەی هەمیشە ئەو ناوە بە بەرزی بێنێتەوە وایە؟ ئافرین بەو هیوایە بکە تۆش لە داهاتووە شاعیرێکی زۆر مەزن و ناودارە لێ دەرچێ باشە نالی گیان نالی باشە پێم بڵێ مناڵ لەگەڵ نانی بەیانیە چا بخوا باشترەیان شیر و شەربەت و ئەم شتانە؟ شیر و شەربەت ئافرین بۆچی؟ چکە چا ڕێژەی ئاسن لە دەستەمانە کەمەکاتەوە وایە؟ بەڵام شەربەتوانە ڤیتامینە بۆ ئێسکەکانمان شیر باشە وایە؟ بۆیە ئێمە پێویستە چا نەخۆین وەکو مناڵ ئێمە ئەبێ شیر و ئەو شتانە بخۆین وایە؟ ئەی باشە تۆ حەزت لە چ لە نانی بەیانیە؟ هێلکە هەر زۆر باشە پرۆتینی زۆر باشی تیا بۆ هیوای بکە تۆ هەمیشە نانی بەیانی بخۆیت و ئاوا وردە باڵاشە گەورە بێت و زۆر گەورە بی وایە؟ زۆر سوپاس مناڵە عەزیزەکان من ئەمڕۆ زۆر دڵخۆشم لەگەڵم هاوڕێیانەوە بەڕاستی زانیاری زۆر بەسوودم لێ وەرگرتن ئەمانەش هەموویان مناڵی ژیرن بابەتی زۆر باشالیان بوو بۆ هیوایم کە هەمووتان بەجۆر ڕێنماییەکان ئێمە ئازیزانە بکەن هەتا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ